شفاڵیتۆ ئاوی زەنم دا و خزمەت پەڵکم کرد دارشناسم بەنای خەڵکم کرد مەڕوا 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 خانم تەزای دونیەکە دا چاوەکانم مەڕوا 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 خانم تەزای دونیەکە دا تەواو گیانم دايما وكيمن وكشتا وليلا وكهوري بهار لقشتو قيلا جخدا وشارنو لقواي كيويلا آخ آخ هیچ کاری وقت من نکرد في کوسی نگری عادتی ویرو بمیلی دوسی سرینی اوا وها تصرفم شرط لمولا ویرو منای کسنکم مروا 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 خانم تزای دونیکا بەڵێ خۆشەویستانم خۆشحاڵم لە گەڕامیدی ئەمڕۆ لە شارە جوانەکەی سنەوە لە ناوچەی گەڕیانەوە لە لەیلاخەوە لەو شوێنێکی ئێمە وشەی گەڕیانمان هەڵبژار لە ناو مەڵبەندی ئاواز و گۆرانی لە شاری موزیکەوە لە شاری مۆسیقاوە لە پایتەختی مۆسیقاوەتانم بڵێم هونەرمەندێکی دەنوزوڵال و خۆشەویست میوانمانە لە بەرنامەیەکی تایبەتی هونەرستان ئەوش هونەرمەند کاک جەلالی داودیە کاکە جەلاجیان بەخێر بێ دەم خۆش بۆ گۆرانی کە بوو بە پێشێکی گۆرنەوە سڵاو ڕێز و خزمەتم هەست لە خزمەت ئێمە و هاوکارە بە ڕێزەکان تا هەروە ئەوانەی کە بینەر و بیسەری ئەم پرۆگرامی جوانی ئێمە هیوادارم کە کات و ساتێک بە یادگار بتوانین لێرە جێبەڕین بۆ ئێوە ئەو خۆشەویستان بەڕاستی خۆشحاڵم هەر بە گەڕیانێکیش دەستی پێکرد کە وەکو ئەم دایمە هەمیشە ئاماژەی پێین کە باسی سنە بکەین ئیلا گەڕیانێک خۆیەکە بە ژوورە بە زۆر زەم ئاوازی خۆشت بوو ئەمە یا ناوچەی ئەردەڵان بە تایبەت من خۆم لە دایکبوو شاری کامێرانم ئێمەڵێن کامێران بەڵێ لە دایکبووشانی کامێرانم چەند ساڵە ماوەی چەند ساڵە 12 ساڵە لە سنە دەژین بۆی کارە هونەریەکەمەوە ئەگەر
و چاوی لێ بکەین ناوچە ئەردەڵام بەڕاستی ناوچەی زۆری لەسرە وەکو ئەگەر کامیێران کولیایە لەیلاخە ئاوەڵانە گاوەروە ژاوەروە ئەرزکەم لە خمەتا باش و کیا میان ڕیانە ئیلام لەسەر ئێنێ ئیلام لە خوار کرماشانە لە خوار کرماشانە کامیێران چۆن کامیێران لە مابینی دوو پارێزگای گەورەی کرماشان و سنا هەمووی ئەم ناوچەیە زۆربەیان چوون دەوێت نیشتە جێبوو بەزم و نەزم و ڕزم و هۆرە و سیاچمانە و حەفلە هەمووی زۆر شتی تایە ئەم گۆرانی کە من پێشەکی پێشکەش ئێوەم کرد گۆرانی مەڕوا پێشەکیەکەی مەڕواکەی خۆم دامنا هەر لەسەر شەر فۆلکلۆر بەڵام گۆرانیەکە لە ئەسڵین ناوچەی کولیاییە این خوا لێ خۆش بوو کاکە ڕەمەزان کولیاییە کە شعرەکانشی هەرین ئەو ناوچە سەر لەسەری دامنیا و مقامەکەیشی کە لە چوارتە خۆزامەکە یا مخالفەکە مامۆستا حەسەن زیرەکە حەزم کرد کە ئەمانە تێکەڵێکەکەم و پێشکەش ئێوە بینەرە دەستی خۆش بێ خۆشەویستانم لەم بەرنمەیە هونەرمەندی دەنگخۆش و هونەرمەندی ژەنیاری موزیکی بەتوانە کاکە نیروعمەر بەشدار لەگەڵمان کاک نیروان سپاس بۆ بەشداریەکەت کاک جەلالیمان بەرنامانەی لە گەڕێمیدیا پێشکەشەکرێ هەمووی خۆبەخش و بێبەرامبەر و بێ پاداشتن ئەو مۆزیسیانانی کە هێنێرە و هونەرمەندانە هەمویان یەن بۆ خزمەتی هونەر لەبەرەوە بۆ سپاسی کاک نیروان بە تایبەتیەکەم کە گەیشتە لامان بەش بوورە حەزمانەکە چەند مۆزیسیانە لە خزمەتی توێ بن بەس باوەڕت هەبێ ئەمڕۆ مەسیان بەرنمەیە بکەین زۆر مادوین بۆیە ناتوکرێشتەکان فریان ناکەوین خۆش بین بەڕاستی منیش هەر ئایستا هاتبوو مامۆستای دەستی خۆش بێت هیوادارم کە بەدڵی بەرنمەکانی ئێمە تەنانەت کاک ناسڕی ڕەزازی لێرە ولۆ جێگای جەنابتە ئەو ڕۆژێکە و هات بەزەر بوو باڵەبانەوە دی من زۆر حەزم لەم جۆرە بەرنمانەیە لە شێوەی دانیشتنەکانی جارانە وتی وە دیۆخانە کولتوری و فۆلکلۆریەکانی جارانە چێکە پێڵەن دانیشتن لێرە پێ شەوچەرە دایش نیشتین و بە هەر حاڵ من شتەکانی تۆ لە سۆشیال میدیاوە بینیوە کاک جەلای داودی هونەرێکی زۆر جوان لە سنە پێشکەشەکە من بینیومە ئیشی زۆر زۆر جوانەکە مەسەن ئاوازی نوێ هەمیشە کاری نوێ گۆرانی نوێ بەڕاستی زۆر خۆشحاڵم زۆری زیاتر خۆشحاڵم کە بڕۆ ناو سوێدەکانی گەڕیانە لە خزمەت تا بنێش بە سواسی هونەرمەندی بەتوانای ئەحسان زیرەکە کەم ئەحسان زیرەکی هەزار جا زیرەک کەم نەم هەزار جا زیرەکە بەڕاستی هەفتە لێرەم زۆر زەحمەتی لەگەڵ ناکێشا کاک ئەحسان زۆر خۆشەویستە زۆر دەسۆزی هونەر و هونەرمەندان و هونەرەکەیەتی و هەر لێرەشەوە ڕایگەێنیم کە دوو ڕۆژی تر 26 مانگ لە ناو باخچە جوانەکەی باخچە دێرینەکەی شار باخچەی گشتی هونەری گروپی هونەری دڵخواست کۆمەڵی هونەری میلی دەستگای میدیایی گەڕیان ماڵی کلتوری سۆفی کەریم هەمومان بەیەکەوە باوبەشی یادی حەسەن زیرەکی نمرەکەینەوە یادی کۆچی دواییک ئەو بەڕاستی ئەگە بەلەش لە ناومانە نەما بێ ڕۆح و گۆرانیەکانی هەمیشە ناوانە زیینووە چەند هونەرمەندێکی بەتوانە گەگە ئەحسان زیرەک و کاک کاروانی نێ و وەساجەلی ناسا بە وەساجەلی کاکجەلی دەرفەتم بە مامۆستاگیان قەینامە جێ خۆیەتی بەڕاستی ئێمە هەم بوو بە خەمۆی خەفەتی بوو هەمومان خۆمان باش دەزانین مامۆستا ئەحسان زیرەک بەڕاستی پارێزەری ئەو دەنگە خۆشەی مامۆستا حەسەن زیرەکە ئێمە بێ وەکو چاومان بیپارێزین مامۆستا حەسەن زیرەک ماوەی 1 ساڵە تووشی کێشەی ناقی بووە بەڕاستی کاک ئەحسان بەداخەوە عەمەلیاتێ ئەم کاری کێشی بووی بکە ئەبێمە کەی تاکەی دەست لە مەهەڵ نەگرین کابێ یارمەتی کاکە خوگایی ناکەنین و ناتوین بووگایکە ئەشی بەڕاستی کاوڵێ بین ئەو کوڕا واقعا گرفتارە کاک جەلال لە چەندین بەرنامەیە باسم کردووە بەداخەوە یعنی ئێستا مقابلێکمە بلەودی و لەگەڵ میدیایەکی بەڕێز باسی ئەوم کرد کیان تۆ مەسەنم بۆچی شەو ڕۆژە خسۆ سەرێ وتم لەبەرەوەی هەموو لایەنەکانی ژیان لە وڵاتەیە بەیەخی پێدراوە مەسەن ئەگە ئەمڕۆ جادەیەک چا نەکرێت دوو ڕۆژ خۆپیشاندام کرێت جادەکە چاکرێت ئاو نەبێت خۆپیشاندام کە ئاو چاکە بێت بەڵام کولتور ڕۆشنبیری لە وڵاتەیە بە تەواوی داتێپی و کەس زی ناپرسێتەوە ئەنێ هونەرمەندە یەک دەنگمان هەیە من هەموو ئەمە بزانام چەندین بەرنامەیە دووپاتێکەمە یەک ئەحسان زیرەکمانەیە لە کوردستان کە ئەتوانم بڵم شوێنگرەوەی حەسەن زیرەکە شوێنگرەوەی هونەرەکەی زیرەکی نەمرە هەر هیچ نەبێ ئەم ڕایاڵەیەکە لە بینی هونەرەکەی حەسەن زیرەک و ئەو گەنجانی ئەمڕۆ بۆی لە ڕێگەی ئەمەوە دیسانەوە پەرچێشام کاتەوە ناو دنیا جوانەکەی زیرە ئەوە گرفتاری ئەو نەخۆشیە بۆ پێویستی بە نەشتەرگەرێکی لە خۆرجێتکە کەم سەرمایهدارە نیشتیمانیەکان و لە تارانە حڵمان بوویداوە ینی بەڕاستی ڕفیقانی تر کارەکە جێبەجێشی بکرێ حتمما و ئەو ناقی نەبوو مامۆستا قانەوتی هەر مناڵ بووم خۆم خستە ناو گێژی خەتەر تازە زانیم پوڵی ناکە فەلسەفە و شعر و هونەر لە وڵاتی ما فەلسەفە و شعر و هونەر بەڕاستی بایەخینی ئەرزشی وەختێکیش کاتێک پێشتی مامۆستا ئەحسان زیرەک و مامۆستا حەسەن زیرەک و مامۆستا ناسر ڕەزازی ئەمانە ئەرێ ئەمانە ئێمە کەلتوری ئێمان ئێمە ئەیان
ولی حرمەتیان ناگرین بۆ ناگرین والله قوربان لە وڵاتەکەمانە بەداخەوە ئەوەی کە ڕێزی نەبێ هوەرە بەڵام چەند ساڵەوە پێشیانی و زیندووکوژی مردووپەرست هونەرمەندمانەیە کە خۆی لە ژیانە نەمەوە من زۆرم شەیە دووباراکەمەوە پێشمەڵەن زۆرم لە بەرنامەکانە باسیەکەی پەیکەرێکی بۆ کراوەسە لە سێمانی لە شوێنێک لە باخچەیەکە سێ لە ڕووکنە تقریبان 100 مترە ئەگەر کە خۆی لە ژیانە بوو ئەو زەوێیان باەتێ ڕەنگە ئێستا ژە ژیانە بمەیە ئەمە نەخۆش گوزەرانە ژیان هەتا لەم سەر زەوەیە بوو ئەحمەد شەماڵ بە مەقامەوە بە حەسرەتەوەی و بستی ئەرزم دەست ناکەوێت حەسێمەوە بەقەت لە پەدەستێ ینی ئەوەنە بەقەت کراسێ ئەگە بە مەقامەوە کاگەسان نزانێت چۆنە حەسەن زیرەکی نەمر گەڕیدە بووە لە یەک شوێن جێگەی نەبووتەوە بە شاگردی بە چایەچێتی بە هەژاری لە دوایین قسەکانی شەوابتان لە ماڵێ بوو سەباحە لە هەولێر کە باسیێکاڵێ من هوەر هیچی بۆ من نەکرد هوەر بۆ من نەبوو هوەر هیچی بۆ نەکردم بەداخەوە خۆشەویستانم بەنامەی ڕاستەوخۆ پێشکەشەکرێ لە گەڕامیدیا سڵاو ڕێز بۆ بینەرانمان لە تەلەڤیزیۆنی گەڕیان بۆ بیستەرانمان لە گەڕانی FM لە رادیۆی گەڕیان بۆ بینەرانمان لە ڕاستەوخۆ لە فەیسبوکی گەڕامیدیا لە یوتیوبی گەڕامیدیا سڵاو ڕێزەنێرین ئێوەی بەڕێز و خۆشەویست ئەتوانن لە ڕێگەی ژمارە مۆبایلەکانی گەڕامیدیا 0 یاخۆ ژمارە مۆبایلی کۆڕێک 0 یاخۆ ژمارە مۆبایلی 0 پەیوەندی بکەن بە بەرنامەکەەوە کاگرێباز دەستی خۆش بێ لەسەر شاشەک ژمارەکانی داناوە وە کۆمنتەکانتان نەخێنە سەر چاومان ئەچینەوە لای گۆرانێکی تری هونەرمەندی دەنگزوڵاڵ کاکجەلالی داودی بۆی بەیەکەوە گوێبیست بین دوایش هێدی قسە و باسەکانمانتەوە پێشکی باسی ئەم گۆرانیەکەم ئەم گۆرانیە لە سەبا دانراوە خۆم دامناوە کاتی خۆی پێم وابێ ساڵ 2023 بوو لە MTV لە سنام من داوای مقامی مامۆستا تایر تۆفیقیان لێم کرد لە سەبا خوێندم تێکرا کەوتۆ بیرم هەرەوکات کە گۆرانیەک سێگای ناوچەی کوریایی بوو کە من لە سەبا دامنیە هاتم لە سەبا خوێندم بەڵام لەگەڵ ڕێزم بۆ هەمووی ئەو کەسانە بەگوێمەگێ لەم لاو لەولا ئەی خوێنن هەلان کەم هەر پەیامی گدانان کە فڵانی ئەم گۆرانیە ئێمە لە جنابتان بیسم لە کوێنەوەاتوە گوناحا بەڕێزە گۆرانی کدانیا بوو باسی لەسەر نەکەن کە چەند زەحمەت خەبت دەبێ من ئاوازم داناوە لێرە ئێستا ئەیبیستمەوە ئەڵەن میلی ئەڵەن باب ئاوازی منە لە ساڵی 1990 خوا بەوە ڕەحمیکردەوە کلیپی بۆ کراوە هەیە بە کلیپ بەس چووکە ئەو کەناڵانە و کاتە کوالیتی ڤیدۆکەی کەم بۆ ئێستا نەماوە خەڵک ئەیڵێتەوە دەماودە هونەرمەندەکان پیان وایە میلیە ئاماژەوە ناوی من نان لەگەڵ ڕێزم ئەم گۆرانیە کاک دڵشاد ئاگرین خوێندێتی سەمیرا کارزان خوێندێتی و خاتە سەمیرا کاک عادڵ هەورامی خوێندێتی شعرەکەیشی سەقەتە شعرەکەیشی ئەوە نییە شعرەکەی میرزا ئەحمەد داواشیە من خۆم هاوردم لە سەریم دانیا کە بوو بە ئەوە هیوادارم کاریوان نەکەین بەڕاستی حەزەکەن گوێبیستی بین بزانین ئاوازە جوانە کامەیە و بەیەکەوە جێ لێکەین
ناو گێژی خەتار هەر بە مناڵی خۆم خستە ناو گێژی خەتار تازە زانیم پوڵێ ناکا براکە تازە زانیم پوڵێ ناکا فەلسەفە و شەعر و هونەر تاکەی لە هیجران وەیڕۆ دووری بناوە تاکەی بێمەیلی وەیڕۆ هاوار واماوە تاکەی چون قەبر ناز باوان ئاور بشۆرێ بێدینێ وەک تۆ وەڵڵا باوەڕ ناکەی پێم سەوزەم بەڕواتم هەر لاتەماواتم هەر بانەدیدا خەمڕۆ عاشق باواتم هەر وانەدیدا وەیڕۆ عاشق باواتم بەرگی ناداونیم کردە بار ئەوە منی بەرگی ناداونیم کردە بار پیاوی زانا عەقلی دانا زانی بۆی ناچێتە سەر شرد بۆ جەداخدە وەیڕۆ شۆخەکەی چاومەت یەک نەو نەمامێ باوەن باوەرۆ مادە منیشم لاساش وەیڕۆ وەئارازووی دۆ بۆ بنیم وا بۆی باوەن زوڵفشن بووە سەوزەم بەڕواتم هەر لاتەماواتم هەر بانەدیدا وەڵڵا عاشق باواتم هەر بانەدیدا وەیڕۆ عاشق باواتم دەست خۆش کاکە نیروانجیان دەم خۆش قوربا کاک جەلالجیان بەڕاستی میلۆدیەکی زۆر زۆر خۆش و خەمڕەوێنە یا دڵنشینە زۆر ئەمەلودی لە ئەسڵا سێگایە خوالی خۆش بوو مەحموو و تەنخا مەحموو خەڕات یان مەحموو کاولیسێ ناویە ئەویش بەکو کاکڵی دەری هاوردویت لە گۆرانی حەسەن زرێک دەری هاوردووە دیارە ئێستا تقریبان لەیەکێک لە میلۆدیەکانی سێگاکە حەسەن دیارە بەڵام مدگەردانیەکە لەحنەکە جیاوازی کردەوە منی لێرە بخۆم لە سەبا کە ئەرزم کردی 2023 دانا دەرم شارەکەشین خوالی خۆش بوو میرزا ئەحمەد داواشی خەڵک ناوچەی داواشە ما بینی جوان ڕووپاوە دەست خۆش ئەو ناوچەیە بەڕاستی گۆرانیبێژی زۆر زۆر من زۆر جادانیشم بە دوایان ئاگەڕێم محمووی وەتەنخوا سەی محەممەدی چەشمە چەشمن یا چەشمە چەشەمەند تۆزە بنداوە ناوەکە نزانم بەڕاستی کاک نیروان گۆرانی شاب کامێرانی لەگەڵ ئەوی کە
باسی کە ڕەمەزان کوریایی ئەمانە زۆر شتی بە سۆزیانێ بەدە کاک حەبیب ملەیە حەبیب ملەیی بەڵێ دانیشن بە دەفێکەوە بە دایرەیەکەوە بەڕاستی هەرچی دەدڵی دنیاە میلۆدیە جوانە کوردەوارەکان جا سۆزیکەن لەگەڵ یا پێم وابێ شتێک لە هۆری تێکەڵاوە نازانم وایە خاستان وە ڕەمەزان کوریایی بێ ئەوەیەکی وا بیستومە و پێمیان وتۆ لەسەری لە کۆمینەوە کرا بە تایبەت ڕاستاڵێن یۆنانیەکان گەڕیانیان هەیە بەڵام بەڕای زۆر کەستریش گەڕیان تایبەت ناوچەی ئەردەڵان هەر ناوچەی ئەردەڵان و لەیلا خوسنەیە هەرو ناو عەرزم کردی ناوچەی ئەردەڵان ئەوانە هەمووی ئەگەڕێتە بەر جا لەسەر شعری دەبڕگەیشە شێعریتریت نییە دەبڕگەیە تۆ لەسەرەوە داین زۆر ڕاستە ئێمە زۆرجە لە بەرنامەکان باسمان کردوە لە باشووری کوردستان کەم تا زۆر پێش ڕاپەڕین یا پێشوی کوردستانی باشوور ڕزگار بێ لە ڕێگەی گۆرانەکانی عینەدینەوە کەمێک ئاهات ئەمدی جۆمالێ بوو بەڵام پەڕینەوەی بۆ ئەم بەشەی کوردستان لە ڕێگەی کاک ناسر ڕەزازیەوە بوو کە ساڵی هەشتاکان کۆتای هەشتاکان هاتە ئێرە گۆرانی هەرزاڵی پێشکەش کرد لەم لێرە شەر لە ناو ستۆدیۆی منە باسی کرد خۆیوتی هەرچەنە من بە گەڕیانە موت ئەوان بە یقای حەوهەشت بەسا بەیان کرد بەڵام هەر نەچەوە سەگەر بەڵێ بەڵاموتی هەر تێپەڕی هەر ئێستا پێوە دیارە ئێستا من هەمووتان کاریگەری کاک ناسەر ئێستا لەڕێوە پێم وت تەنان بە شێوە و سیماژ ئەنی مەسەرەن چەند هونەرمەند دێتە ئێرەوانەی کە لە سنوێن زۆر جا شێوە ڕوخسارشیان لە کاک ناسەرە چێکە ماوەی خۆشحاڵی وەدارن کە من بۆ خۆم لیاقەت ئەوم بێ بتوانم ئەو ئەلکە قورسەکە من دیمەن وەکو مامۆستا ناسر بتوانم ئەلکە قورسە بەڕاستی بەڕێوە بەڕاستی زۆر سەختە مامۆستا ناسر ئێوە شانازین ئێوە هەمووتان شانازین کاک ناسەریش بەڕاستی بۆ بە سیمبوڵی هونەرێک هونەری شۆڕژێڕی هونەری جوان پارێزەری هونەری کوردی ئەتوانم بڵێم ئەو لەگەڵ شار ڕۆشنبیرێکی زۆر تەواوی لێکۆڵەرێکی تەواو لە هونەری کوردی یعنی من وەکو قوتابخانەیەک سەیریەکەم زۆر جار کە قسەی لەگەڵەکەم ینی ئەو ئێستاش بە دوای هەندێک میلە دیاگەڕێت لەو ماوەی پێشە بەنامایەکی واتساب بۆی نردم وتی جەزا جان ئەم میلۆدیە چێ هەیە دوایی گوێوەم نردەوتم یا دوڵای محەممەدیوتی یەدی ژیان ئەوە خۆم بمزانێ ئەوە یەدیە بەڕاستی یەدوڵای محەممەدی ئەمانە مەلەکی محەممەدی ئەمانە هەر خۆیان کاک ناسەر کاگرێواز نازانم کێشت چیمانە ئەکلیپەکەی پێشکەشکەین باشە ئەگەر پێت خۆش بێ هەتاکو شوێ گەیندەکە کاگە نیروانە ئامادەکاری گۆرانەکەی ترەکەن کلیپێکی تۆ هەیە پێشکەشەکەین بە بینەران و بیسەرانمان ئێوە دەتوانن پشێک بن و گوێ لە گۆرانی تر ئامادەکەن لە خۆشەویستان بینەر و بیسەری کلیپێکی کاکجەلای داودی بن. غرق دریا خم سر نگون خم غرق دریا خم سر نگون خم قامت جمید و آی دل و خون خم قامت جمید و دل و خون خم بازرگان کین به سرمایه خم پشیمان وی رنج وزای خون آخر پشیمان رنج وزای خون
خۆشەویستانم بینەری کلیپەکەی کاجلای داودی بوونەش کارێکێک لە بیلۆ دێگەڕانە زۆر جوانەکان بۆ گە خۆی باسی بکەوە کەی کلیپت بۆ کردوە پێم وابێ ساڵی 2002 بوو کە من لەگەڵ گروپی کامکار کارم کرد مامۆستا ئەرسەلان کامکار مامۆستا ئەردەشیر کامکار مامۆستا ئەژەن کامکار هەر لێرە سڵاو ڕێز و خەرمەتم خۆشەویستی مەیە بۆیان لەگەڵ ژێنیارەکانی ئۆرکستری میلیتاران لەسەر ناوچەی کولیایی کارمان کرد من ئەم گۆرانی پێشەکیە سێگاکە کە گوێمان لێ بوو من لەوە کاکڵم دەراوت ئەو گۆرانی لەوم دەراوت ئەو گۆرانی خۆمە خۆم دامناوە غەرخە دەرێ بەڵام شارەکەی فۆلکی ناوچەی کولیایی لەسەر خورشیدی دامنا دەمە خۆش بێ دەست خۆش بێ خۆشەویستانم من پێم سەیرە ئەو هەموو شەوانە زۆربەی شوێنە گەشتیاریەکان زۆربەی یانەکان زۆربەی کافتریاکان زۆربەی ڕێستۆرانتەکان لای موزیکی تاکرێ وەڵی گوناحێمە هونەرمەندی بیانی نەتەوەکانی ترێهێنی بۆێرانی ئێمە هوندەنگە جوانانەمان هەیە بەڕاستی ئێستا خۆتان نەزان هونەرمەند بژێوی ژیانی تەنها و تەنها هاتۆت سەر ئەو لای موزیکانە کە بەشدار بنیانی تکایە هەتا ئەتوانن چۆن بەرهەمە خۆماڵەکانتان ئێستا ژەگەڕی کون بە کوونەگەڕی بە دوای سەد لە ماستی کوردەواریە کون بە کوونەگەڕی بە دوای دەبەیەک دوایە کە بیکڕیت بە دوای نازانم خواردنیی کوردەواریە هەمان شێوە بگەڕە بە دوای دەنگە کوردەواریەکانە گوناحتانەگاچی گوێ لە گۆرانی بۆ پارەی ئەم وڵاتە کە بە خوێنی شەهیدەکانی ئێمە ئەم ڕۆژانە هاتۆ دیدی بۆ پارەپوری ئێمە هونەرمەندێکی بیانی هێنی بۆ جەژن عقدەکەی دەفتەرە دۆلارە ئەو دەفتەرە دۆلاری ئەم وڵاتی ئێمە لەگە خۆیان باتە دەرەوەی وڵاتەکە وەڵی کفرە ئەی بۆ هونەرمەندە دەنگ ڕەسەنەکانی خۆمان لە ڕۆژهەڵات لێرە لە شارۆچکەکان لە کەرکووکی قودسی کوردستان لە شارەکانی تر لە گەرمیان ئەو هونەرمەندە جوانەمان هەیە هیوادارم هونەرمەندەکانی خۆمان بەسەر بکەنەوە ڕخسەتم بێ باوەڕت بێ ئەمە پاڕینەوە نییە و لاوکینیش نییە ئەمە عشقێکەوە خۆمان حەزمان لێ ئەنجام داوە وامە وەکو مامۆسایە من وتی حەقی بەسەر کەسێکەوە نیە من حەزم کردوە ژیانی بڵ من قابل بەوە نیم کە قسەکەم لە بەرامبەر ئەو مامۆستا دۆڕە ساڵی 2003 کە سیدیەکەی من هاتە بازار تلیفۆنی کوریایی $10,000 خەرجم کرد ڕاستە $1 بۆ من هات پاریش کاری نەوروز ئەنجامدا لەگەڵ ئۆرکستری گەورە بە داڕژەری مامۆستا هیوار ڕەحمانی ئەو کوڕە چەندێک زەحمەتێکیشە چەند ماندوو بوو بە دوێکەرە 2000 دانە سیدیاتە بازار باوەڕت بێ 400 دانە هەر لە ماڵەکەی خۆمان ماوەتەوە فقط دێم بۆ ئێرە یانەیەکی بانوانی قوربانێشتا نەتەوەی کورد نەگەیشتێنێتەوە ئاسی کە هونەرمەندێک بەرهەمەکەی بڵاوکاتەوە ئەوەنە داهاتی زۆر بێ سەر لە ئەوروپا وڵاتانی پێشکەوتووە ئەو ڕۆژەی کە ڕێکلامە کرێت کاکە نیروان بەرهەمێ بڵاو نابێتەوە هەر بە ئۆنلاین ینی بای تقریبا ملیۆنە دۆلار لەوانەیە بفرۆشە ئیتر ئەو هونەرمەندە تا 2 سایتریش نەکە تا 3 سایتریش ناکە پاشەوەی چیڵێ ئێمە خزم بەدبەختیش بوون ئێمە خزم کارەکە زمانە ئەی ناکەی سیدی بوو منایرین هێشتا بە بۆشی بەری بەی سیدیگیشی بوو بەری بەباستی وای وەڵای خوا بە دەردەدڵەکانمان وازێ بێنین ئەلبەت ئەژێ لافاوی مێژوو بە گڕ و تاوە پیسی و پەلوپوش ئەخاتە لاوە زمانی ئەوەیە کە ئەمە یەواش ئەلان زۆر باش بووە بە دوای ئەمەشا هەمووی دووبارە هەمووی من بە تایبەت خۆم مەمنون و سوپاسی مامۆستا ناسرەکەم ئەمن دە قسەیکرد لەسەرەمە ئەمن دە قسەیکرد سەر زۆر خەڵک یەواش باش بوو بەڕاستی منش حەز ناکەم دڵی خەڵک ناخۆش بکەم بەڵام جارێکتر بیرتانێنەوە ئەم هونەرمەندە گەورەیە هەتاکو دوای جەژنجێرێ ئەگەر حەستان کردکو ئێمە ئەوە شانسیەوەتانە بێت لە نزیکەوە لەگەڵ دانیشن ئەتوانن لە ڕێگەی گەڕیانەوە ئەگەن بە کاکجلای داودی و جەژن ئەتوانن سوود لەو دەنگە خۆشەی ببینن هونەرمەندی خۆشەویست کاکە نورەی مەحمودی لە ڕۆژهەڵاتەوە سڵاوی لێن ناردووە بۆ من و بۆ گەڕێمەدیا و کاک سەلمانی کوردستان ئەندامی خۆشەویست و خۆبەخشی کۆمەڵەکەمان سڵاوی ناردووە هونەرمەندی خۆشەویست داود جێژوانی لە کەرکووکەوە هەم لە شێوەشە لە کاک جەلال دەچێت ئەوش ئەم جەلال داودیە و داود جێژوانیە و هەردووشیان شێوان لە کاک ناسڕە چێ دەنگیشیان تقریبا ناو شێوەیەکە ئەو سڵاو ڕێزی بۆ ناردووی سپاس چی موسیقی سپاس بچینە لای بەرەمێتی کاکە نیروانەکان ئەم بەرهەمیشە ئەگەر ڕخسەتم بێ ئەم بەرهەمیشە من لە کوڕێکی برادری خۆم کە زۆر دەنگ خۆشە کاک یاقوب وەفایی لێرە سڵاو ڕێز و خزمەت فەسکەوی بەتەمەنیشە بەڵام گۆرانی ناوچەی کولیایی و لەیلاخ و سوورسود لەلایەوە لەلای ئەو کاکسێن بەهمانی هەر لێرە سڵاو کاسێنی بەهمەنیش ئەواتەمەوە پێی بگەم بەڵێمە خزمەتی ئەو هونەرمەندە چەندە دەنگی خۆش چەند ڕەسەنایەتی لە ناو دەنگە ئەم گۆرانی من لەو بیستم هەرچی نوێژەکەم هین ناوچەی سوورسوورە
لێرە پێشکەشتانی ئیبراهیمی عەبدیشمان بیر نەچێویشە لای ئێوە زۆر بینیمە لەگەڵ حسێنی بەهمەنی ئەوانە زۆر دەنگخۆشن بەڕاستی ئەچینە لە گۆرانەکە کاک نیرۆنجان ئەگەر هاوکارمان بی سخترنا كسم زامم ججارا تشلنا وداي چون قسي مارانا دەمە خۆش بێت دەست خۆشکاکە نیروانجان دەستان خۆش بێ بەڕاستی
ڕەنگە کاگنیوانی ژوەکو مۆسیقیەک لەگەڵمان هاوڕا بێت ئەگەر زۆر میلۆدی تر هەبێ بە حکمی تێکەڵاومان لەگەڵ نەتەوەکانی تر کەمێ لە فارسی بچێ کەمێ لە عەربی بچێ کەمێ لە تورکی بچێ یا هێم ناوچێ بە بەڵام ئەمە ڕێک خامەکەی چۆن ماسەگەنی لە هەوێنێک دروستەکەی هەر لە هۆرەوە هاتبوو لە قەتارەوە لە خاوکەرەوە هاتبوو زۆر سیر بوو یعنی ئەوەنە کوردەواریە هیچی و میلۆدیە وڵا ئەرزم کردی ئەوە هین ناوچەی سوورسوورە فۆلکلۆرە فۆلکلۆرە هەر زۆر بەڵام یەکەم جار من خوێندومەوە بەڕاستی فۆلکلۆر ماوەتەوە بەڵام من لە ناو کارسیدی نەورۆزەکە هەست قەتارەکەشی تر قەتار گرمیان و بە هەر زۆر خۆشە ئەینتۆرە ئەو گرێ زۆر جوان گرێراتەوە سێری قەتاری گەرمیان لەکوێ و کوڵیایی لە کولیایی لەکوێ و سنە لەکوێ چۆن ئەو جوانە ئەوە هەر تێڵ کێشراوانی تێڵ کێشێکی زۆر جوان کراوە بەڕاستی من زۆرم پێ من ئەوم بیستووە کە ناوچەی کرماشان زۆر حەز بە گۆرانی قەتار و خاوکەر و ئەڵاوەسی ئەوە ناکەن زۆر زۆر چۆن ئێمەش حەز بە گەڕیانەکەین ئەوەشم بیستووە تر نازانم ئایا لە سنە و بانە و مەریوانیش هەمان شتە بەڵام ئەزانم کە حەزێکی زۆر زۆری کرماشانیەکان هەیە بۆ ناوچە ئێمە مامۆستاییان لەگەڵ ڕێزم گەڕیان گۆرانی گەڕیان هۆرە سیاچەمانە هەورانەیە هەیە بەڵام مقامات زۆر کەمە لێنە مقاماتی گەرمیە ئەوی لە یارسانەکان و گیریان هەر لە یارسانەکان ڕاستە بەڕاستی میلۆدیی ئەوەنە جوان بوو هیچم بۆ ناوترێەوە تر لاوکەکان و حیرانەکان و بەیتەکان و نازانم بەندەکان و قەتارەکان و ئەمانە هۆرە سیاچمە ئەمانمان بەڵێ هەر چۆن لە ناوچەی بۆکانی پایزە و نازانم گەلو و شتەکان ئەو شتە جوانانە هەیە مەقامە تایبەتانە زۆر ڕاستە جارێکتر داوە جێژوانی هونەرمەند دەست و دەمتان خۆش بێت دەستخۆشی لێ کردو ناسر حەسەنی گۆرانی بێژە لە بانە ئەو گۆرانی بێژێکی خەڵکی بانەی خۆشەویستە کاکە نورەی مەحموودی جایتە سڵاو و دڵ و گوڵی نردووە ئەو هونەرمەندانە سەلمانی کوردستانی جارێکتر سڵاو ڕێزی نردووە سپاس بۆوار هەمویان خۆشەویستان بەرنامەیەم ڕۆمان زۆر من دڵم کرایەوە لەگەڵ کەسانێک دانیشتوم یەکەمیان وەکو باسم کرد کاک دێوە جێژوانی کە خۆشی هونەرمەندێکی زۆر بە ئاگایە لە هونەری کوردی هونەری ناوچەکەی خۆی کوردستان هاروە کاکە نیروانش کە کەسێکە من زۆر سەرسامم هەم بە دەنگی هەم بە ژەنینی مۆسیقاکەی ئەمیدێرشی خۆشەویست زادە دەستان خۆش بێ کاکە زاجان تۆ میشە دەستی هونەرمەندانە گرتووە سوپاس کاکە هێرشی برام بەڕاستی منم کاتێ خۆم بە خزمەکاری هونەر و هونەرمەندان خۆم بە خزمەکاری هونەری ئەمنەتەوەی مەزانم هیوادارم خوای گەورانە خۆتمان باتێکە بتوانین بەردەوام بین چونکە ینی کەس نییە زۆر سێرێنی ینی کەس نییە هەست بۆ بکە کە چەند ئەم هونەری ئێمە چەند گەورەیە کە پێویستە هەمووی بە ئەرشیف بکرێت ئێمە لە گەڕیان بە هاوکاری و هاوکارانم کە لە گەڕامیدیا هەمویان بەخۆ بەخش کارەکەن هەموو کارمەندەکان شەو ڕۆژ مەخسوس سەرێک بۆی کە ئەو ژیانە بەردەوام بێ کاک داوت ئەوە کەسایەتیەکی نیشتیمانی کەسایەتێکی خەمخۆر یەک سەرمایەدارمان هەیە لە وڵاتەیە زۆر خەمی ئەوەیەتی کە کەس ئەمانەی بیر نەچێتەوە ئەمە ئەبا لە قوتابخانەکان کە مناڵ لە باخچەی ساوایانەوە تا قوتابخانەی سەرەتایی ئەم تابلوانە هەموڵەواسی لە قوتابخانەکانە ئەڵێ ئەوە ماملەیە ئەوە قالەمەڕێ ئەوە جەلا سەعیدەوە عەلی مەردانە ئەوە عینەدینەوە عەباسی کەمەندیە ئەو عوسمان کەیمنەیە هەمووشی لەسەری نووسیش ئەوە شاعیرە فڵانە ئەوەیە کەس ئەمانە لە بیر نەکە ئێمە ژەمانەی ئەوە بەردەوام بین هیچ بە سەروەریە بۆ خۆمان تۆمار بکەین هەروایە بەڕاستی مامۆستاییان ئێمە سروشتێکمان هەیە لە تەواو دنیا پێم وابێ لە پلەیەکا بێ ئەمە بەبوون سروشتەکەمانەوەکە ملودی و گۆرانی باشمانە ئەو گۆرانیە کوردیانە فۆلکانە ئەگەر نەپارێزین بەڕاستی دابوونەریت و فەرهەنگ و کە هەموو شتێکمان لەبێن جا دنیای سەرمایه‌داری واشی کردووە تۆ وەختی گوێ لە حەسەن زیرەک ئەگریت و گوێ لە هۆرەی ئەو لەزیز ئەگریت و گوێ لە سیاچەمانەی کاک عوسمان ئەگریت و زۆر کەس لە بەیتوژە ئەمە ئەم لە باسەلە پێ ئەخوای تۆ لە بەریکەی ئەمە هین خۆتە خۆماڵی خۆتە فیسیشی پێوەکە کەفیشی پێوە بەڵام تۆ وەختی گۆرانێک تێرە هین خەڵکی شوێنێکی دیکە تێری ئەبێ حتمەن لە خوراک و لە پوشاک و هەموو شتێکین ئەوان پێویستەکە بەو گۆرانی تۆ بەو شەی تۆ کەمە خەسارە ئەمە زەرەرە بەڕاستی من خۆشحاڵم لای ئێوە لە ڕۆژهەڵات تەنانەت لۆکیشن لادی کوردەواری ماوە مەسەن ناوچەی هەجیج ناوچەکانی تر دێهات ماوە شتی فۆلکلۆر ماوە هەڵپەرچی کوردەواری ماوە گروپی مۆزیکی زۆر جوان دروست بووە
گروپی هزار دەف هەیە نازانچی بەڵام لای ئێمە بەداخەوە لەم زۆری هەیە لە بواری فۆلکلۆرە کارەکە لەم بەشەی کوردستان بەداخەوە بە پیلانی ناحەزان بە پیلانی ئەوانی کە چاویان بە کوردستانە هەڵنایە ئێمە ساڵانی هەشتاکان نەوەکان هەتا 15 ساڵ لەمەوە پێش کاگنیروان بیری ئەچوونە زەماوە دێرەکە شایی بووی بە کوزاوە جوانترین جلی کوردی لە بەرەکرا پۆشاکی کوردی بوو کوزاواش و خەڵکەکانیش میان جوانترین گۆرانی فۆلکلۆری پێشکەشەکرا ئێمە لە ناو زەماوەندەکانمان و جوانترین سەرچۆپی هەڵەبژێرین خەڵاتمانە کرد جوانترین نازانم جروی بەرجی کوردی هەڵە ئێستا کە ئەچیت بە گۆرانی عەرەبی بە ڕەقس و سەمای عەرەبی دەست پێکە بە تورکی کۆتاییە بە نەتەوەی بە ئەنگلیزی سەماکەن جلەکان گۆڕاوە ئەم جلانە نەماوە جلەکان ناوی هەیە ئەمە جلێک ناوی فلان شتەوە جلێک ناوی فلانێکی ترە جلی کوردی ئافرەتان هەر ئەسڵەن جلە کوردیەکەی جاران نییە کە دایک و کە سوکار و نەتەوەکەی ئێمە میلەتەکەمان پێشتر پۆشوێتی جلی زۆر سیر و سەمەرە هەر هیچ پەیوەندی بە جلی کوردیەوە نییە بە تەواوی کولتورەکەمان شێوەیە بۆیە خەمەخۆی ئەڕێ بۆ ئەوروپا وەختی جلەکەین خۆت نەوێت و زبانەکەین خۆت نەوێت و موسیقاکەین خۆت نەوێت ئیتر وەکو ئینسانێکی 2000 ساڵ پێ چاوەگەن ئەمانە شەرتە بەڕاستی ببێن بەڕێ زۆر سپاس پێما بێ کۆتا گۆرانیتان ماوە پێش وڵا گۆرانیەک ڕاستە لە مقامی ڕاستە مامۆستاگیان بەڵام پێشەوە ئەمە بێ بە دیاری بەرنامە منەمێ زۆر سوپاسی هاوڕێی هونەرمەندم ئەندامی خۆبەخشمان ئەندامی کارای کۆمەڵەکەمان کاکە نیروان عمەر هەتا نڵی نیروانبانەی ناوێت نازاوەکەی زۆر سپاس دەکەم ئەو چاوانەی ماچەکەم وارووا سپاسی بەڕێز دەکەم کاجراجیان سپاس دەکەم کە ئەمڕۆ شەرەفیەوە بەێمە بەخشی لە ناو گەڕامیدیایە دەنگی تۆش بچێتە ناو ئەرشیڤەکان دارە منیشانی ئەو حرمەتە بم منیش ڕۆڵە کوردێکی باش من لە خزمەت موسیقای گەلوونەتەوەکەمە ئەم گۆرانی ڕاستە مامۆستا چیت ماوەتوانی بە بیسەران بینەران بە هەوادارانی خۆت چ ئامۆژگارێکی تێ پێشنیارێ بۆ کەناڵەکەمان بۆ بیسەران دوای ئەو کۆتایی بە بەرنامایانی نەگەر وڵا هیوای سلامەتی لە ساقی بۆ ئەوانەی کە بینەر و بیسەری ئەم شاشە جوانە ئێوە بوون هەر ئەوەی کە ئێمە بتوانین فۆلکلۆری نەتەوەکەمان بپارێزین زۆر شتمان پاراستوە ئیسە با باس لە بازی شت نەکەن نەڕاتە باسی شت بەهەرحاڵ ئەم گۆرانی ڕاستە لە لای ئێمە لە ناوچەی ئەردەڵان بەرەوەلا ئەوەی کە من بزانم ئێمە ڕاستمان نییە یان تۆ هەوایە ڕاستمان بێ نیمانە من نەمبیستووە ڕاستی ناوچەی گەرمیانە هیچ منکر ناکرێوانە بەڵام من شعری ئەو ناوچەم هاوردووە خۆم گۆرانیم بۆی داناوە شێشکردی ئەوڵا کە ئەوەی کە وا لە ناوچەی کوریاوی ماوچەی ئەردەڵان و منتەقەیە بزانێ ڕاست چییە ناوچەی ئەم لای بزان ئەو شانە چییە زۆر باش ئینشاڵڵا کە هیوادارم دەست خۆش لەگەڵ جێگرتن لە گۆرانیەکە و دیارێک بەندرخەکەی هونەرماند جەلای داودی کۆتایی بە بەرنامەی ئەمڕۆ هێنین ئەم بەرنامەی ئەمڕۆمان کۆتاییەت هیوادارم توانی بێتمان بەرنمەیەک پێشەش بکەین کە جێگەر ڕەزامەندیەوە بێ سوپاس بۆ میوانەکان سوپاس بۆ ئێوە کە بە دیار بەرنمەکەمان و دانیشتن سوپاس بۆ هونەرمەندی خۆشەویستی لای من زۆر گەورە بەڕێست ئەحسان زیرەک کە ئەمڕۆ لە بەرنمەکەی ئامادە لەگەڵ کاکەمالی خۆشەویست کاکەمالی چەتر کە بەڕاستی لە ڕێگەی ئەو دوو خۆشەویستەوە من توانیم بەم ئازیزە بگەین سوپاس لا أدري جاكي شئت شيداتي
شرد به لدا خده بروني ماوا شرد به لدا خده بروني ماوا وكبارم لا شوين قولن داماوا وكبارم لا شوين قولن داماوا قولن دام كاني دستو جامل بين قولن دام كاني دستو جامل بين هزاران بارم قرد دامدي هزاران بارم قرد دامدي هاي هايو وي 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 شيكل على وين هاي هايو وي 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 شيكل على وين لو قدوا بارا لا أقري جاكي شيتو شيداتي رحمة بيناكي أمان 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 حصان حاكم بو عيسى الرجال حصان حاكم بو عيسى الرجال محتاج وزكاة أقري جو خالمي مردم من ساحي وباخو قليب خلقنا من ساحي وباخو قليب وبيني بلبل سرشليب يساق لكي من بريار مردم وبيني مجنون شاري لقردم تازة وتماي سوداي بلبلني أويش خلقو ديمو يا نديم بالا كي برزا خالاني وردا بالا كي برزا خالاني وردا بو هواي رقاي وديارا كردا بو هواي رقاي وديارا كردا كاريك تكديا توبة من سودا كاريك تكديا توبة من سودا لخيالنا هرتوي لو هودا خيالم هرتوي لو تايفو هودا هاي هاي وي 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 شيكل على أخوي هاي هاي وي 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 شيكل على أخوي لو قدوا بابا لا أقري جاكي شيتو شيداتم رحمة بنا